لە ڕۆژی جیهانی فێرکردندا دۆخی پەروەردە لە هەرێمی کوردستان و بەتایبەت سنووری پارێزگای سلێمانی لە قەیرانێکی جددیدایە. مامۆستایەکی ناڕازی تەواوی بەرپرسیارەتی دۆخی پەروەردە و فێرکردن دەخاتە ئەستۆی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان و دەڵێت لە سایەی ئەو دەسەڵاتەوە پێگەیشتنی جیلێکی نەخوێندەوار بەڕێوەیە. فێرکردن لە سلێمانی لە ئیفلیس بووندایە، ئەوەشی کە بەرپرسیارە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە کە هۆکارێکی سەرەکین بۆ ئەوەی قوت و ژیانی مامۆسایان و فەرمانبەران نەهێڵن و دەست بنێنە بینەخاقیان تا لێواری مەرگ. کەواتە وەڵامی ئەو پرسیارەت ئەوەیە کە دەسەڵاتدارانی هەرێم بەرپرسن، چونکە ئەیانەوێ ئەم ناوچەیە نەخوێنەوار بێ زۆر بە پلانێکی قێزەون. دۆخی فێرکردن لە هەرێمی کوردستان بەگشتی لە ئاستێکی زۆر خراپایە لەبەرەوەی دەسەڵاتدارانی هەرێم بە هیچ جۆرێک ئیتیمامیان بە پەروەردە و فێرکردن نییە، بە هیچ جۆرێ نە لە ئەولەویەتیان هەیە نە گرنگی پێدەن و گرنگی پێدانی پەروەردە ئەوان ئەزانن پەروەردەکردنی جیلی داهاتوی ئەم کۆمەڵگەیە ڕوخان و شکستی ئەوانە، بۆیە نایانەوێت بە هیچ جۆرێ پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستانە پێش بکەوێ و کارەکەن بە پلان و بەرنامەکارەکەن بۆی کە پەروەردە شکست بێنێ و مامۆستا لە دۆخێکی خراپی ئاڵۆزی ژیان نابێکو ئەمڕۆ لەو ڕێگەیەوە ئەتوانن زاڵ بن بەسەر کۆمەڵگە و بەرنامەکانی خۆیان جێبەجێ بکەن. وەیە پێویستە لەم ڕۆوە هەموو ئەوانی کە خۆیان بە پەروەردەکار و فێرخواز ئەزانن دەست بکەن بە شۆڕشێکی سپی بۆ ئەوەی ئەم گەندەڵی و ئەم زوڵمە گەورەیە کە لەسەر پەروەردەیە و لەسەرنەوەی داهاتومان هەڵبگیرێ. سەرەڕای هەوڵە حیزبی و ئەمنیەکان بۆ کۆتایی هێنان بە بایکۆتی مامۆستایان و دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن، بەڵام ماوەی بایکۆت زەبری گەورەی بە پرۆسەی خوێندن گەیاندووە. توێژەرێکی کۆمەڵایەتیش لایەنە نەرێنیەکانی ئەم دۆخە دەخاتە ڕوو. ئێمە دامەزراوانە فەرامۆژ ئەەکەین، مافەکانە نادەین، خەرجی و مەعاش و بودجە و پێویستەکانی ناو دامەزراوەکە پڕ ناکەینەوە، مەعاش مامۆستاکان نادێت و دەرماڵە و ئەو پێویستانی پڕ ناکەێتەوە بێگومان کلێنی گەورە دروستە بێ. ئەمە ژوە ئەکا کە لێکەوتەی نەرێنی لە ئایندا دروست بکات لە چی لەسەر ئەو خوێنکارانە لەسەر توانیان تەمەنە ئەەکەین ئەکە ئەمە ڕوونای ڕەنگە بڵێن کۆمەڵگەیەکی هەژار و نەخوێنەوە دروست بێکە هەموو هەوڵی هەموو گیان لەوەدای کە ساڵ بە ساڵ گرنگی بە پرۆسی پەروەردە و فێرکردن بدەن، چکە کۆمەڵگەیەک وڵاتێک شارێک چاوەڕێی نەوەکانی ئایندەن کە خوێنەوار و پڕماریفە بن بۆ هەموو لایەک. ویستی حکومەت بۆ پێگەیشتنی جیلێکی نەخوێندەوار بەڕوونی لە کارەکانی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان ڕەنگی داوەتەوە و زەرمەندی یەکەمیشنەوەی ئایندە و دایک و باوکی قوتابیانن کە ڕەنج و ماندووبوونی دوودەی خوێندنی ڕۆڵەکانیان بەبا دەدرێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.